بینەرانی بەڕێز ئەم کاتەوە گوشکاتێکتان باش بە خۆشحاڵیەوە ئەم ڕۆژ لا بەرنامەیەکی نوێی ئێنسپۆرت جارێکی تر بێ بەڕێز و خۆشەویست شاد بووین بۆ قسەکردن لەسەر گرنگترین بابەت کە بۆیمە دیاریمان کردوکەویش گۆڕانکاریە. بۆچی تاوەکو ئێستا وازێنان لە پۆستەکان و هەروەها چۆڵکردنی کورسیەکان نەبووتە کللتور و بەردەوام هەوڵی مانەوە دەدرێت لە پۆستەکاندا و گۆڕانکاری ناکرێت و لە هەمان کاتدا تا چەند ئەو گۆڕانکاریانی ئەنجام دەدرێت لە دانان و لابردننی کەسەکاندا لە جێی خۆیداوە بۆ باشتر بەڕێوەچوونی کارەکانە. ئایا گۆڕانکاریەکان تەنها بۆ ئەوەیە بوترێت گۆڕانکاری کراوە یاخود بۆ زیاتر خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکانە؟ گۆڕینی بەشێک لە ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان لە ئێستادا ئەکرێ بڵین گەرمترین باس و خواسی وەرزشکارانە و هەندێک ئەو گۆڕانکاریانە بە گونجاو دەزانن و هەندێکیش پێیان باش نییە. دیارە لە بەرنامەی ئەم جارەدا بە وردی لەگەڵ میوانەکانم شرۆڤەی گۆڕینی بەشێک لە ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان دەکەن و بەڕێزان دیارە هەر لەم بەرنامەدا یاریزانی یاری لە جوانی بەسەر دەکەن و بە چیرۆکی سەرکەوتنەکانی ئاشناتان دەکەن. خۆشەویستانم دەگەڕێمەوە سەر تەوەری سەرەکیمان کە قسەکردنە لەسەر گۆڕانکاریەکان و گۆڕینی بەشێک لە ئەندامانی یەکێتی تۆپی کوردستان وەکو ئاماژەم بۆ کرد لە ئێستادا گەرمترین باس و خواسی وەرزشکاران و لەگەڵ میوانەکانم کە هەرێکە لە بەڕێزان خەسرە و گورون وەکو وەرزشکار ئامادەیە و لە هەمان کات تەڵا سعدوڵڵا پاڵێورا بۆ ئەندامەتی یەکەتی تۆپی کوردستان بە هەمان شێوە لە ئەستودیۆ لەگەڵمانن و لە شاری سلێمانیشەوە سەڵام محەممەد کەریم جێگیری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپیک کوردستانمان لەگەڵ دەبێت و لە شاری هەولێریش عەبدولعەزیز جەوهەر وەکو ئەمینداری دارایی یەکێتی باسکەی کوردستان بەڕێزیشان لە شاری هەولێرەوە بە هەمان شێوە لەگەڵمان دەبن قسەی زیاتر لەسەر بابەتەکانمان دەکەین. کاک خەسرەوەگە سەرەتا پێم خۆشە لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بەڕێستان وەکو وەرزشکارێک تا چەند بە پێویستی دەزانن گۆڕانکاری لە پۆستەکاندا بکرێ و بۆچی تاوەکو ئێستا یعنی تا ڕادێکی زۆر نەمان بینیوە کەسێکە لە پۆستێکی وەرزشیدا بێەوە لە پۆستەکانی تریش کە ئێمە زیاتر باز لە وەرزشەکەین ینی دەستی لە کار نەکێشاوەتەوە نەبووتە کولتورەمە. خۆی بەڕاستی من بڕاناکەم کەسە بێت لە مرشکارانی خۆمان کەیسە لە دەڤەری بڵین ئێمە زیاتر ئاماژە بە دەڤەری سلێمانی کە نوێنەرانی ئێمە کاتی خۆی بە تەوافق لە ساڵی 2006ەوە دوای یەکگرتنی وەرزشی کوردستان بە خۆشحاڵیەوە دانراون. گۆڕانکاری خۆی بێگومان گۆڕانکاری لە بیرۆڕا گۆڕانکاری دەموچاوەکان دەسا و دەستی پۆستەکان واتە مەسەڵەن پۆست بەجێشتنی کورسی تا ئیسەیمان ڕووکوبوتنە بۆتە کللتور بەشێکی زۆری پەیوەندی بە خودی وەرزشکاران و بەشێکی زۆری پەیوەندی بە سەر و وەرزشکارانەوەی ئەوەی کە زیاتر من حەزم کەم سەرنجێک بم لە تایتڵی بەرنامەکەش بەڕاستی من گۆڕانکارەکان تایبەت نییە بێگی تۆپی کوردستان بە تایبەتی حەزەکەم و ڕاستکەمەوە گۆڕانکارەکان پرۆسێکی زۆر گەورەیە و دەمێکە لێمە ساڵی 2006 کە وەرزشی کوردستانی خراوەتەوە بەڕاستینان بەرامبەرێکی زۆر هەیە لە پۆستەکانە بۆ نمونە سیەکێتی وەرزشی هەیە 20 سەرۆکێتی وەرزشی لە ئیداری ئەولایە ئێمە 10 سەرۆکمان لێکەتی وەرزشەکان چەندین پۆستەکانی کە مەسەن ڕاست سەرۆکی ئۆلۆمپی درراوە بێن بەڵام چەندین پۆستی هەسیار و گرنگ بەدەست بڵین دەڤەری ئیداری هەولێرەوەیە کەمتر بە دەڤەری سلێمانی غەدر لە ئیداری غەدر نیە ناهاوسەنگیەک هەبووە کاتی خۆی من ئاگادارم لە نزیکەوە لە ناو پرۆسەکانە بوون ئەم ناوسەنگێنە کرای قوربانی بارودۆخەکەیان ئێستا من نا هەزارها وەرزشکار ئێوێ بەداخۆ مەسەن وەرزشکاران هەمووی داواکەن هەموو داوای گۆڕانکارێکن و بێزاری خۆیان دەرەبڕن بەڵام کێتە سەر بڵین حاصلات وکو کوردی خوانەکەیتە سەری ڕوبەڕوویەک ڕووبە بڵین لەبەر ئەو بەردە بەرادرانی کە ئەبێ لا ببریان ئەبێ دەزەکار بکێشنەوە هەمویان بەداخۆ هەڵەگەڕێن و دووفاقی ئەنوێنن لەبەر دەمی خۆیانە ئەڵێن ئێوە شایستن لە پاشمە ئەڵێن بۆچی لیان نابرێن من بۆ پێتەڵێم ئێکی ئێمە تووشی قەیرانی گەورە قەیرانەکەی بەڕاستی خەریکە ڕازگوی وەرزشکاران دەست ئەدرێ خەریکە بەسەن پرۆسەکان ئەکرێتە قوربانی هەندێک خەڵکی تاکە کەس من ئەڵم لێرەوە ئەڵم پرۆسەکە من لە نزیکەوە ئاگادارم ماوەی 2 ساڵە گلی هەیە لە پارێزگاوە کراوە لە زۆر شوێنەوە لە حیزبیەکان و لە حکومیەکان و لە وەرزشکاران لەسەر ئاسی یەکێتیەکان یەکێتیە جیاجیەکان نەک یەکێتی تۆی پێ یەکێتی با لە باسکە لەسەر ئاسی مەکتەب تەنفیزی لە کەرکووک لە هەولێر بڵین گلی زۆر هەبوو ئەم گلیانە لەوانەی کاتی خۆی باسکرا بیانە ژێر هەندێک بارودۆخ بێ ئێستا وای هاو من ئاگادارم ماوەی 2 مانگە بێ ئەمانە بەجددی بەرپرسارانی وەرزش و دەروی وەرزش و بڵین حیزبەکان ویسیان ئەم بەڕانڕزایە کۆ بکەنەوە پرۆسەکە دەست پێ بکەن پرۆسەکەدا دوای ئەوەی کە بڵین بەڕاستی لە هەر یەکێک لەو بابەتانی کە زۆر پرۆسەکەی پێشخست ئەم بابەتی شوقەیە بوو کە لە سلێمانیات ئارەوە کە دەری بۆ وەرزشکاران چەندین وەرزشکاری گەنج چوو بنە مەڵبەند و بەرپرسانی حکومی گلیان کردبوو گلیەکان هاتۆی کەڵەکە بوو گەشتە خاڵێکی بڵێ وەرچەرخان داوانسان لە ئێمە کرا من شخصیۆم داوا لە من کرا کە پرۆژەی ئێستا کارەکان بەرەو باشی دەچێت تاویکەم داوای لێبردەکەم کرا بۆی کە بیکەینە پرۆژەیەک بەڕاستی قسەکە لە قسەی سەرجادە و تەلەڤیزیۆن لابچێ کرایە پرۆژەیەکی گەورە پرۆژەیەکی پیرۆز بەڕاستی کە بڵین زۆر پیرۆزە دژی کەس نیەمە پرۆسەکە داوای گۆڕانکاریەک لە سەرۆکی لۆنجی ئۆلۆمپیک کوردستانەوە هەتاکو دووە پۆستکە ئیدارەی ناوچەی سەوزی پێشەوە بە کوردیەکەی
ئەم پرۆسەیە تەقدیم کرا بەرپرسانی وەرچی مەڵبەند و بەرپرسانی کە زۆر ڕایان لێبوو بەرزکرای بۆ بەسەر و خۆیان ڕێیان لێبوو تەنانەت لە چاودێرە ئاماژەم پیا کە بەرپرسەکان تەنانەت مەسەرەن سەرۆکی ئۆلیمپیک پێشوو بەڕێزی ئێستا کارەکان بەباشی ئەڕۆیە کارەکان ڕۆشت و هات و ئۆکەی و گڵۆبی سەوزرا مامۆستا سەلاح محەممەد کەریم وەکو جێگیری سەرۆکی دووەمی جێ ئۆلیمپی وەکو بەرپرسی ئەم دەڤەرە بەداخەوە مامۆستا سەلاح پاش ئەوەی توانی مانگی هێلانبردنی پرۆسەکە نەک نەیتوانی پرۆسەکە بکە پەکی خێزووە پرۆسەکەی لەو گەوریە بچوو کردەوە بۆ یەکی تۆپی کوردستان ئێمە پێمانوت کێشەیەکی تۆپی کوردستان نییە پاشان لەیەکی تۆپی کوردستانشە هێنای کردی بە خەریکە مەسەلەن وای لە یەکە مەسەلەن پرۆژەکە تایبەتی بە کاک سەرگار و کاک حەمید و سلێمانی هەولێری یعنی ئەمە مەوزوعەکە هیچ جوانیە مەوزوعەکە بڵێن پرۆژەکە زۆر گەورەیە زۆر گەورەتر لە ئێمە و لەوانە ئێستا گەشتنەوە قۆناغی بەڵین بەڕاستی بەداخەوە پرۆسەکە بەسەر مامۆستا سەلاح نەیتوانی لێ بکات ئیسا بەدیلی کە بەدەستێکە دوای ئەمەش بەڵێ بێمە لای بەڕێزت کاک تەڵات بەڕێزتان وەکو پاڵێورایەک بۆ ئەندامەتیەکەی تۆپی کوردستان پاڵێوراون کە با بڵێن بەڕێزتان زیاتر نوێنەتی دەڤەری گەرمیان دەکەن تا چەند پێت وایە دەبوو زۆر لە پێشتر نوێنەرێکی ئەو دەڤەری ئێوە هەبووە لەو زۆر سپاس کاک سامان وەکو کاک خەسرەویش باسی کرد لە ڕووی گۆڕانکاریەکانەوە گۆڕانکاریانە ماوەیەکی زۆرە لە ناو وەرزشکارانە دەنگۆی گۆڕانکاری هەیە و داواکاری هەیە بۆ ئەوەی خەڵکێکی تر بچێتە پێشەوە لە تواناکانی ئەوانیش سوود وەربگیرێ بەنسبەت ئەوەی کە لە دەڤەری گەرمیان ئێمە هەر لە سەرەتای دروستکردنی لیژنەی ئۆلیمپی کوردستانەوە یاخود یەکێتی تۆپی پێی کوردستان چ کاتی خۆی لە سلێمانی و دوای ئەوەیش کە یەکێتی تۆپی پێی کوردستان یەک خرایەوە لە هەولێر ئێمە وەکو گەرمیان غەدرێکی گەورەمان لێکراوە لەبەرەوەی جەناب و کاک خەسرەویش شارەزان کە یاریگاکانی گەرمیان ئەگەر تۆ سەیریکەی لە شێوانە و لە کفری و لە خانەقین یاریەکان ئەکرێت پڕ جەماوەرترین یاریگان و دوای ئەوەش داواکاریکی زۆر هەیە لە گەرمیانە لە نوێنەرایەتی گەرمیانکەواتە بە حەقی خۆتان نێزانن ئێمە بە حەقی خۆمان نەزانین ئێستش درەنگەکەوە ئێمەیان پێشنیار کردو بۆ ئەو پۆستە ئەبواە پێشماوەیەکی زۆر گەرمیان نوێنەری هەبواە لە یەکێتی تۆپی پێی کوردستان بەڵێ دەگەڕم لای بەڕێستان دەچمە لای میوانەکەم لە شاری سلێمانی کە مامۆستا سەلاح محەممەد کەریم جێگیری سەرۆکی لیژنەی ئۆلیمپی کوردستانە مامۆستا ئەم کاتت باش وەکو لە قسەکانی سەرەتای کاک خەسەویش زیاتر ئەوە بەدی کرا کە پێی وایە بەڕێستان ئەم پرۆسەی گۆڕانکاریانەتان پەک خستووە و بچووکتان کردوتەوە لە نێوان چەند کەسێکە تا چەند بەڕێستان بەم کارە هەستان و بۆچی ینی بەم بچووکردنەوەی هەساون کە وەکو کاک خەسرەوە ئاماژەی بۆ دەکات ئەو ینی پەیامەکان زیاتر بۆ کە هەموو لیژنەی ئۆلیمپی و هەموو یەکێتیەکان بگرێتەوە هۆکاری پەخستنەکە لەلایەن بەڕێستەوە دەگەڕێتەوە بۆچی؟ زۆر سپاسانەکەم دەست خۆشیتان لێکەم بە خێراتنی کاک خەسرە و کاک تەڵعات دەکەم سەبارەت بۆ پرۆسەیە ئەو پرۆسەیە پەک نەخراوە و دوان نەخراوە ئەو پرۆسەیە ئیشی بۆ کراوە خۆتان زانن هەموو گۆڕانکاریەک بە پەلە ناکرێ تێگە ئیشی بۆ کرێ ئەبێ کەسانێک دابنین شیاوی ئەو شوێنە بێ لەو برادرانەی پێشومان باشتر بێ ئێمە نەوەکە تەنها فوتبۆڵەوە دوێنێ لە هەولێر بووین قسەمان لێ کردووە لەگە سەرۆکی لیژنەی ئۆلیمپی و ئەندامانی خۆمان قسەمان کردووە کە کار بکەین بۆ ئەوەی لە هەموو یەکێتەکانە گۆڕانکاری بکەین و دەستمان پێ کردووە برادرانی کەرکووکیش لێ بوون ناوشتی خۆیان هێناوە بۆ چەند یەکێتێکی وەرزشی یەکێ لەوانە یەکێتی تۆپی کوردستانی تیا بۆ کە ئەندامەکانیان بگۆڕێ سەبارەت بۆ پرۆسەیەوە ئێمە ئیشمان بۆ کردووە پەیوەندی بە هەموو لایەکەوە کردووە کە خسرە خۆی ئاگادارە بەڵام ئەمە بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێ و هەروە ئێمە دەستمان پێکردبوو بەڕێز کاک سەفینکانەبی داوای کردکەوە تاخیری بکەین خاسەنەوانەی فوتبۆڵ بۆ ئەوەی تا چالەکیەکان تەواو بێ کە تەواو بێ ئەوسا ئێمە بە ئارزوی خۆمان بەو پرۆژەی کە دامان ناوە کا خسرەوانە ئاگادارن ئیشی بۆ بکەین سەبارەت بە پەخستن بەڕای من بەداخەوەڵێم ئەمە پەخستن نییە ئیش بە پەلەپەل ناکرێت تا حدێک ئەبێ ئەو کەسانە دابنی کە هەموو لایەک ڕایانە سەر بێ کەسانە بێ بەڵام ئەمەسا لە ئێستا تەنیا ناوی ئەو گۆڕانکاریانە بەدیەکرێت کە لە یەکێتی تۆپی کوردستان ناکرێت ینی لە ناو یەکێتەکانی ترە هیچ گۆڕانکارێک بەدی ناکرێت کە بتوانێت لە لیژانەکانە ئیشوکاری خۆی بکە ئێمە کە ئەو برادرانەی نەوە کەر فوتبۆڵەوانی کەش کە بە تەماین ئاڵوگۆڕی تیا بکەین دەستخۆشییان لێکەین ئیشوکاری باشیان کردووە هیلاک بوون چەند ساڵە بەڵام پێویستی بەوەیە هیچ لە پۆستێکا بێ لە 8 ساڵ بۆ 10 ساڵ ئەوەیە بگۆڕێ و کەسانی کە بێتە شوێنیان بەڵام بەمەرجی ئەو کەسانە لەوان شیاوتر بن لەوان باشتر بن بتوانن ئەو ئاسە
ئەو ئاسی کە هەیەە لە کاریی وا بکەن بتوانین فوتبۆڵەکە و یاکو و یاریەکانی کە بەرەو پێشەوە بڕین بەڵێ ماوەسا وەکۆی کە بەڕێزت باسی لەوکیان ێستا تەواوش لە ڕاگەاندەکانی شە بە هەماشەوە تەنیا باز لە گۆڕانکاری لە ئەندامانی یەکێتی تۆپی کوردستانەکەەوە چەند ناوێکیش خراونەتە بەرباز کە یەکێکان لە لای ئێمە ئامادەی لە ستودیۆ سپۆرت یعنی بۆ لێکێتەکانی تر ئەم هەوڵانە نەدراوە ئیشوان بۆ کردووە کاک سامان من ناڵێم دوێنێ لە هەولێر بووین هەموو یەکێتێک ورزشەکانمان هەڵسەنگانووە ئەوانەی کە پێویستکە بۆ گۆڕانکاری تیاکەین و ناوەکانمان ئامادە کردووە تێگەی چووکە دەڤەرەکە بەڕاستی زۆر گەورەیە هەولێرە کەرکووکە سلێمانیە دهۆکە ئەو کەسانەمان دەستنیشان کردووە کە وا بچێتە شوێنی ئەو کەسانێکی کە 8 ساڵە 10 ساڵە لەو یەکێتی وەرزشیە ئیشیان کردووە هەنێکیان ئیشی خۆیان کردووە زۆر باشن هەندێکی کەیان هی ئەویان نەماوە و تااقەتیان نەماوە یاوەکو لە ئاستێکی تەواوە نین بۆیە ئێمە دەستنیشانمان کردوون بەم نزیکانە ئیشی بۆ ئەەکەین و گۆڕانکاریەکە لە هەموویان نەگرێتەوە لە یەکێتی وەرزشەکانە بەڵێ مامەسا ئەگەرێ بڵێنم گۆڕانکاریانە سەرۆکی لیژنەوەی ئۆلۆمپیا گرێتەوە بەڕێستان نەگرێت و یاخود تەنیا یەکێتەکان نەگرێتەوە یان سەرۆکی لیژنەوەی ئۆلۆمپیش ئەگرێتەوە پێم وتی ناڵم بیزدا سەرۆکی لیژنەی ئۆلۆمپیش ئەگرێتەوە بەڵام ئەوە خۆ دەزانین لیژنەی ئۆلۆمپی هەروە ئاسان نییە بێ کەسانێ بێ خیبرەیەکی تەواوی هەبێ لوگەیەکی باش بزانێ شیاو بێ بۆ ئەو شوێنە بتوانێت ئیجتیماعات بڕێوەبەرێ بتوانێت پەیوەندی بکات لەگەڵ عێراقا لە دەرەوەی وڵاتانە ئەبێ کەسانێ بێ بتوان ئەو ئیشەی بکەن من یەکێ لەوانە خۆمم کە بۆ جارێکی کە بە هیچ شێوەیەک نەخۆم کاندی دەکەمەوە ئەو مەسلەیە دوور درێژ دەکەمەوە چ وەختێ یاساکەمان تەواو بوو لیژنەی ئۆلۆمپی کوردستان بۆ نسبەت لیژنەی ئۆلۆمپیەوە ئینشەڵڵا هەڵبژاردنیشی بۆ کرێ یەکێکم لەوانە کە خۆم ئەتوانم بڵێم ئیتر تەواو با کەسی کە بێتە شوێنم و ئەو برادەرانی کەشمان هەمان هەڵوێستیان هەیە و ئینشەڵڵا بەم نزیکانە ئەو گۆڕانکاری ئەکرێەوە هیچ پەکیشی ناخین بەڵام ئەوەیە پەلەکردن خراپە ئەبێ کەسانە بێکە هەموو لایەک پێ ڕازی بن بەڵێ وەکو بەڕێزتان باسی لێو دەکەن ئەمە لە با بڵێن لە کوتلەی یەکێتی ئەم گۆڕانکاریان ناکرێ ئایا هەندێک ئاگادار بن لە کوتلەی پارتیش بە هەمان شۆم گۆڕانکاریانە دەکرێت یاخود ئەمە ئێوە تەنیا پەیوەستن بە ئەو بەشەی کە تایبەتە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەو شتێک کە ئێستا هەیە کە زۆر قسەی لەسەرکرێ بەڕای من بەتەنها لە شاری سلێمانیە زۆر کەرکووک ئێمە لە دەڤەری خۆمان دەڤەری سەوز بڵێن لە دەستمان پێکردەوە ئەشیکەین بەڵام چووکە شتەکە بە تەوافقە ئێمە توانین فەرزی کەس بکەین بەسەر ئەوانە نە ئەوان دەتوان فەرزی کەسانی بکەن بە دڵی خۆیان بێ هەر دەڤەرە هی خۆی ئێستا تا ئێستا بە تەوافقە بە تەوافق هەر دەڤەرە هی خۆی دائنێ ئەوە ئەگەڕێتەوە بۆ برادرانی ئەو لە کە بیکەن یانێکەن بەڵێ سوپاس مامۆستا دەگەڕێم وڵات دەچمە لای میوانەکەی ترمان لە شاری هەولێر کە لە ستودەکەمە لە شاری هەولێر لەگەڵمانە عەبدولعەزیز جەوهەر وەکو ئەمینداری ئیدارەی یەکێتی باسکەی کوردستان ئەم کاتت باش بەڕێستان تا چەند بە گونجاوی دەزانن گۆڕانکاریەکان تەواوی یەکێتیەکان بگرێتەوە تەواوی با بڵێن هەم بەش یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم لە پارتی دیموکراتی کوردستانیش بگرێتەوە زۆر سپاس بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم سەرەتا بە حقیقت من دەڵێم بەداخەوە ئێمە لە ساڵی 2006 کە یەکبوونی هەردوو ئیدارەی وەرزشی پێکێنرا لە هەردوو دەڤەر ئەو کار زروفەکی تایبەت بوو کە هەردوو ئیدارە ئێمە تەمەنامان کردماوە 6 ساڵە لە یەکێتی وەرزشەکان کار دەکەین بە ڕوحەکی برایەنە دوو لە جانبی حیزبایەتی بە یەک هەیکەلکارمان کردەوە توانیتمان یەکێتی وەرزشەکان بکەینە یەک یەکێتی وەرزشی باسکەی برێن کوردستان تۆپی پێی کوردستانیان هەر یەکێتیەکی تر کوردستانی کار بکەین دوو لە جانبی حیزبایەتی ئێستا ینی ئێستا وا هەست دەکەم ئەو پێوەرانەیە کە ئێستا دانرایە بۆ
گۆڕانکاری لە ناو یەکێتی وەرزشەکان پێوەرەکان ئەگەر وەرزشی بی ئەوە پێویستە مەرجەعەکە لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستانە نەک ئەو دەڤەر و ئەو دەڤەر دەبی لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان بەو کارە هەر بستێت و لە کۆبنەوەی خۆی دابنیشی و 2000 گۆڕانکاریش بەپێی هەموو یاسا و ڕێسایەک گۆڕانکاری لە ناو دەستەی گشتی بۆی هەیە لە یەکێتی وەرزشەکان گۆڕانکاری بکاتن بەڵام تەقسیری یەکەم ئەمن بە تەقسیرەکە بۆ لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان کاتی خۆی کار و ئیدارەیەکی گرت بۆ ماوەی 6 مانگ دەتوانانی دەستەی کاتی دامەزرێنی بەڵام ئەوان کە خۆیان ڕاگرت و ئێستا بۆتە 8 ساڵ ئەو دەستە کاتیە چی ئەو کاتی دەبار لە دوای 6 مانگکە دەستە هەڵبژاردن بکرێ بە ئەو پێوەرانەی کە برادەران لەگەڵ ڕێزم بۆیان کە باسی دەکەن زیاتر پێوەرەکە حیزبایەتی و ناوچەگەرێتی ئێمە پێویستمان بە پێوەری وەرزشەی یعنی ئێستا ڕۆژگارە کاتێکگە باسی حیزبایەتی ناوچە ئێو دەڤەر و ئەو دەڤەر بکەین ئێستا زۆر گۆڕانکاری لە کوردستان هاتووە بە پێی ئیستاقاقی انتخابات لە کوردستان چەندەها حەزبی تریش برێن ئێستاقاقی مانایەوە ئەگە بەو پێوەرە بێ ئێستا دەبی هەموو هەیکەلی ئەو دەستگای وەرزشی ئەگە بە تەوافقدا بدرێ بەڵام بە هیچ ڕێگریەک نییە لەوەی کە ئەگە لیژنەی ئۆلمپی کوردستان هەرستێ بە هەڵبژاردن بۆ یەکێتی وەرزشەکان زۆر کارێکی ئاساییە بەڵام ئەتووە ناوچەگەرێتی ئەگەر وابی یەکێتی تۆپی پێی عراق دەبی ئێستا 18 پارێزگایە 18 ئەندامی هەبیتن ئەگەر بەو ئەوانە بی دوایە هەر کەسێک لە یەکێتی کوردستانی کار دەکاتن کارەکەی کوردستانیە نەک بۆ ناوچەیەک و ناوچەیەک لەبەرەوەی سەرۆکی تۆپ سەرۆکی تۆپ باسکە ناتوانانی یانەیەک لە ناو شارەکەی خۆی لە دەرەجە دوو بباتە پلەیەک ئەوە پێوەرە بۆ کارکردن پێوەرەکەشی کوردستانی ئیشی لەسەرەکە دوایە ئێستا کە کار لە سەیەکی تۆپی کوردستان دەکرێت لەوانەیە تۆپی کوردستان بە خۆیان بە باشترین یەکێتی وەرزشیان دانایە لە لیژنەی ئۆلمپی یعنی ئەمن بۆ نمونە مەسەڵ مامۆستا دەرێت دەبەرەکە ئێمە ئێستا ئەو بە جێگیری سەرۆکی لیژنەی ئۆلمپی کوردستانی دانێن ئێمە ئەو دەستگایانە لە ملاحەزەیەکم لەسەر قسەکانی کا خەسرۆی کە لەوانەیە بیزیەکێتی لە ئیدارەی هەولێر بی دەیەکێتی لە ئیدارەی سلێمانی بی کاتی خۆی کە تەوزەکرا زۆر بە عەدالەتی احتیمالەیەکێت پێ بەرامبەر بە سەیەکێتی وەرشی دیکە دانرابیان بەڵام ئەوەش لە بین نەچی سێ پۆستی هەرە گرنگی لیژنەی ئۆلمپی کوردستان لە 8 ساڵە بۆ 8 ساڵە یەک کەس لە هەولێر بەڕێوەی نابە سەرۆکی لیژنەی ئۆلمپی جێگری سەرۆکی لیژنەی ئۆلمپی ئەمینداری گشتی لیژنەی ئۆلمپی یعنی ناوچەگەرێتی لە ناو لیژنەی ئۆلمپی لە ئەوانە نییە ئێمە دەبی بە ڕۆحێکی زۆر وەرزشی قسە بکەین و لە ڕووی وەرزشیەوە کار بکەین عەبدولعەزیز تا چەند بەڕێزت پێت وایە کە بە ناوچەگەرێتی باڵێن گۆڕانکاریان ناکرێ یعنی تا چەند پێت وایە ئەو گۆڕانکاریانی کە ئەکرێ وەکو بەڕێز باسێکی لە بابلێن لە دەڤەری سلێمانی نابێ بۆ ناوچەگەرێتی ئەوە بکرێ بەڵام لە شاری هەولێر بە چ شێوەیە کرا وەکوی کە بەڕێزت باسی لەوەی کە سەرۆکی لیژنەی ئۆلمپی جێگرەکەی و ئەمیندارەکەی بابلێن سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرامبەردا هیچ پۆستێکی تر نەدراوە بە بابلێن پارتی دیموکراتی کوردستان من زۆر لە قسەکانە زۆر حاڵی نەبووم وا دیارە بڕێک ئەوە هەیە کێشە هەیە لە دەنگەکە بەڵام من دەرێم گۆڕانکاری لە وەرزشی ئیدارە و ئێستا ئەمە قەیرانێکی وەرزشی کێشەی وەرزشی لە کوردستان کۆمەڵی خاڵ هەیە پێوە پەیوەستە یعنی بەتەنیا ئەوانەی کە بە ئەدای خۆیان هەر نەستاینە هەر لیژنەی وەرزشی لیژنەی ئۆلمپی نەبووە لیژنەی ئۆلمپی بە ئەدای خۆیان ئەستایە لەوانەیە وەکو پێویست لیژنەی وەرزشی پەرلەمان وەکو پێویست بە ئەدای خۆی وەرنەستایە ئەمن ئەگەر وەکو ناوچەگەرێتی وەکو کوڕی شاری هەولێر زۆرم نەکەن عادیە 8 کابینە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوە چووە یەک وەزیری ڕۆشنبیری لە شاری هەولێر لە ماوەی هەر 8 کابینە خەڵکی هەولێر نەبووە زۆریشم نەکەن عادی بووە لە بەرەوەی پێوەرەکەی ئەو وەزیرە لەسەری بەڕێوە دەڕواتن بەران کێشە فرەچکی خوایی هەیە ناوەردش ئەو کەسانەی کە گۆڕانکاری دەکەن هیچیان بە خۆیان دەسە نازان پرۆسەکە لە چێرا دەست پێ دەکاتن وابزانم هەمیان لەوانەیە ئەو دەسەڵاتیانەیە بگەڕێنەوە بۆ مەرجایەک ئەو شتانەش ئەو مەرجعانەش خۆیان دەسەڵاتیان داوەتە ئەو کەسانەی کە ناو لیژنەی ئۆلمپی کار دەکەن پێویست ناکە خۆیان بە لاواز نیشان بدەن دەبی کە خۆیان وەکو لیژنەی ئۆلمپی بێن پێوەرێک دابن ئاسڵەن تەکوینی پێکاتەی لیژنەی ئۆلمپی زۆر بە هەڵا تەکوین کرا دەبایە سێ بەشی پێکاتەکە سەرۆکی یەکێتی وەرزشەکان بایە نەک ئەوانەی کە 5-6 پۆستیان هەیە دەگەڕم وڵات کاک عەبدولعەزیز زۆر سپاس بۆ وتەکانت بەڵێ کاک خسرۆبێ وەلای بەڕێستان هەم لەسەر وتەکانی مامۆستا سەڵا کە ئەو ئاماژەی بۆ کرد کە با بڵێن کارەکان پاکیان نەکەوتەوە زۆر بە باشی دەڕواوە لە قسەکانی کاک عەبدولعەزیزی وەکو ئەمینداری دارایی یەکێتی باسکی کوردستان باز لەوە کە ناوچەگەرێتی کراوە ئەو پۆستانی کە دراوە با بڵێن بە یەکێتی نیشتمانی کوردستان زۆر لۆ زیاترەکە
بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ تێبین و سەرنج لەسەر وتەکانی یەکەم من بۆ عەبدولعەزیز ڕێزم هەیە بۆی ئەو مۆزوعەکەی بر بۆ شتێکی کە ئێمە دانەنیشتین باسی ناوچەگەریت ئێمە شکول لە دەمێکە بە جەریدە و گۆڤار و لەم بەرنامانەوە ئەومان تێپەڕان وشکور ئەوە نەماوە ناوچەگەریەتی نازەم حیزبایەتی بەڵام ئەو لە شتێ بگا حەزەکەم خۆشی کە لە پرۆسەکایە ئێمە کاتی خۆی بە تەوافق کارێکی زۆر باش ئێمە لەو یەکی بیلەوانی کە بەردەوام وەسی ئەو پرۆسەیەمانەکە کاتی خۆی کە 2006 لە سایی خوا وەرچی کوردستانی چی گرتەوە بەڵام وەکو باسی لێگرتنەوەکە دانەرا بۆی هەتا هاتایەم جەماعەتە لەو پەسانە بنم برادرانە لە سەرۆکی ئۆلۆمپیەوە تاکو بچووکترین ئیتیحاد ئێمە شکور دەمێکەوەمان تێ ناوچەکە دیوان تێپەڕان و شانەزی بە هەموو بەشی کوردستانەوەکەین پێویست ناکەم مەسک عەبدولعەزیز هەندێک ئاوا بزانێت ئێمە دانیشتین بۆی کاک تەڵعات گەرمیان و ئێمە سلەیمانی شکۆران تێپەڕانەوە کوردستانی خۆمانە لە زاخۆ تاکو کفری ئەمە خاڵیەکەم خاڵی دوون سەبارەت بۆی کە ئەوڵێ پرۆسەکە وایە پرۆسەکە من ئەزانم برادرانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان غەڵەتێکەشی ڕاستکەم ئەمینداری گشتی لە ئێمە نیە لەوانە دکتۆر ئالان قادر پرۆسەک هەموو لی خەوتون بەڕاستی لیژنەی ئۆلۆمپیک کەس لە کەسمان نەبی سەوازی گۆڕانکاری بکە ئەوان ئەڵێن با ئێستاکەمان لە پەرلەمان پەسەند کرێ من گرنگی هەر ساڵی کەژانی پەسەند نەکرێ یاسایە کە پەسەند نەکرێ ئەگەر ئەم یەکێتیانە سەر بە لیژنەی ئۆلۆمپی ینی پێ دوانی ئەگەر لە لیژنەی ئۆلۆمپیۆ گۆڕانکاریەکان بکرێ باشترە نایکەن کو کردویانە هەر ساڵە دانیشتون ئێوە بڕە دو ساڵی کە 100 دکتاتۆری وەرشیمان بویرسی لە کوردستانە لە کوردستانەوان بووە کە هەموو برادێک بڵێ پۆستەکە لاچۆ پاش دە ساڵ پێش نوێنەری خۆتان بۆ لە یەکێتی نیشتمانی کوردستان کە با بڵێن مامۆستا سەڵاو سەرۆکەش بە هەماشەوە ئەین داواتان لێ نەکردوون کە ئەم گۆڕانکاریان با لە ناو من ئەڵێم بۆ عەبدولعەزیز ژای ڕوون بێ ئێمە لەبەرەوەی دەسەڵاتی لیژنەی ئۆلۆمپی کوردستانمان نییە لەبەرەوەی توانای مثلا ئەومان نییە لە ئەمریکای مەسەلی لیژنەی ئۆلۆمپیا بڵێن نەبێ گۆڕانکاری بکەن سەرۆکی ئۆلۆمپی خۆی لەوانەیە مەسەن 10 ساڵی کەش باسی نەکا گۆڕانکاری بکرێ برادرانی مەکتەب تەنفیزی لێی خەوتون لەوانەیە 10 ساڵی کەش باسی گۆڕانکاری نەکەن مەجبور ئێمە دەسەڵاتمان سەر ئەوانانەیە بەسەر دەڤەری خۆمانمانە هەیە ئێمە شتەکان هی من نییەم قسانە ئێمە هەزارا وردشکاری سلێمانی جیاوازی زۆر شاری سلێمانی شارەکانی گۆڕانکارانی ئەکرێ بۆ ئێوە زیاتر تەرکیز کراوەتە سەرەکەی تۆپی کوردستان نەخراوە مامەسەلا وای لێ کرد ئێمە گۆڕانکارەکان بۆم ڕاستکردوڵەکان ئەڵێم ئەو پرۆژەی ئێمە تەقدیممان کرد پرۆژەکە من نازانمە ئەو لە خۆی پرسە من ئەڵێم ئەو پرۆژەی ئێمە پرۆژەکەی تەقدیممان کرد گۆڕانکاریە لەو پۆستانی ئێمە هەمانە لە سەرۆکی ئۆلۆمپیەوە کە پۆستی ئێمە تاکو بچووکترین ئیتیحاد ئەو برادرانی کە هەمانە ئەگەر خزمەتیان کردو سپاس ماڵێن ئاوا بێ خوا حەفیزیان بێ نەیان کردو هەر خوا حەفیزیان بێ تۆپی کوردستان کە ئێوە زیاتر تەرکیز لەسەرەوەی وەکو خۆشتەڵی ماوەسەڵا زیاتر تەرکیز لەسەرەوەیە ئەوان خزمەتیان کردووە یاخود هۆکاری لابرنەکانی ئەوانەکەرێتەوە بۆچی ئێمە گەربینە سەر هۆکاری لابرنەکە لای ئەوانی من پرۆسەکەی من نمانوتۆ گەر بڵێ من ئازانم کەناڵۆن بەڵەیەکی تۆپی کوردستان با بگۆڕێت وا من نەوتۆ ئێمە من ئەو نووسراوە پرۆژێ بەدەستی خۆم نووسیمانە چەندی وەرزشکارتیانمەدەمان گرتومانە گەشتی نەمانتۆ من ڕێزمانێ بۆ کاک سەرکار کاک حەمید خەریکە مۆزەکە بە شەڕی کاک حەمید و سەرکار و کاک فڵان و فیسار ئێمە ڕێزمانێ بۆ هەموو برادرانی تۆبێ کاک عومەر خەتاب مدەڕیبمان و کاک سعدی کاک کاروان کاک حەمید و کاک سەرکار دەبەری ئەو لاش کاک سەفین بە هەمویان ئێمە زۆر نزیکترین کەس ئێمە لەورشە ئەو برادرانن ئێمە نەمانتۆ ئەوان ئەڵێن با پرۆسەکە بگۆڕێ ئەی بە دوای هەر ساڵ بڕوا ناکەم یعنی کەسێ دوای هەر ساڵ مەسەن بڵێ وەڵام من لا ناچم دوای هەر ساڵ قسە نەکراوە ئەگەر کۆ عەبدولعەزیز ئێمە چاوەڕێ پێنج چەند ساڵی کە لیژنەی ئۆلۆمپی یاساکەی دەرەچێت و بڕیاری گۆڕانکاری و ئینتیخابات تۆڵبژاردنێ کاک تەڵعات بێم وەلای بەڕێستان بەڕێزت تا چەند پێت وایە ئەم گۆڕانکارین کاکرێ یعنی هەموو کوردستان بە شوێکی گشتی بگرێتەوە نەک بۆ تەنیا دەڤەرێک و تەنیا ناوچەیەک بگرێتەوە کاک سامان وەکو من دێمە سەر قسەیەکی کاک عەبدولعەزیز باسەوە کاکاڵێ بێ بگەڕێنەوە بۆ لیژنەی ئۆلۆمپی تۆ لیژنەی ئۆلۆمپی خۆی بە تەوافق دانراوە وەکو کاک خەسرەویش باسی کرد بیر لە گۆڕانکاری ناکاتەوە بە هیچ شێوەیەک تا ئێستا ئێمە چەند ساڵ لەو لیژنەی ئۆلۆمپی هاتوچەوە کە نەبیسین کەس باسی گۆڕانکاری نەکردووە کە بە تەوافق دانراوە یاسایەکیشی نییە بۆ هەڵبژاردن 4 ساڵ جارێک بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت دەم چاوەکان بگۆڕێ یان کەسەکان بگۆڕێ بە پێی ئەوەی کە دەنگێ هێنێ ئەو کەسەی کە دێتە جێگەی ئەمە کە نەبوو تۆ ناچاری پەنابەی بۆ هەندێک شت بە دوای با بڵێن شوێنێکا بگەڕێیت کە قسەت بگاتێ و بتوانێت بەدەنگتەوە بێت و گۆڕانکاری بکرێت گۆڕانکاریەکان ئێستا بۆتە ئەمریکی واقع لە دەڤەری با بڵێن سلێمانی ئەگەر تۆ من ناوێنەی سلێمانی سەوز ناوێنەی چۆن ناوێنەی بۆتە ئەمریکی واقع ئەم گۆڕانکاریانەیش هیچ کاتەیە گۆڕانکاریەکی شخصی نییە کەواتاگە بێت و بۆ بەڕێستان یەکێکن لەوانی کە ناوتان پاڵۆرا بۆی بنە ئەندامێکی تۆپی کوردستان ئەگەر بێت و ئەم با بڵێن ئەم ناوانی کێسە لە ڕاگەندەکانەوە زۆر باسی لێو دەکرێت و ڕاز نەبوون و بەڕێستان یەکێک نەبوون لەو ئەندامانە هیچ هەڵوێستێکدا نەبێت من وەکو شخصی خۆم هەڵوێست بۆ ئەوەی کە خۆم دانراوە و لابراوم هیچ هەڵوێستێکم نابێت ئەوە لێرەوە من کە باسی یەکەم بەڵام وەکو گەرمیان ئێمە ئەبیسینەوە کە دوێنێ لە بارگای نوێنەرایەتی گەرمیان یانەکانی گەرمیان کۆبوونەتەوە ڕۆژنامە نووسانی وەرزشی گەرمیان کۆبوونەتەوە کەسایەتی وەرزشیەکان کۆبوونەتەوە ئەڵێن ئێمە کێشەمان شەخص نییە
کێشەمان ئەوەیە ئەگەر بێت و نوێنەری گەرمیان تازە بۆتە ئەمرێکی واقع قسەیشی لەسەر کراوە بڵاویش کراوەتەوە و مامۆستا سەلاح خودی مامۆستا سەلاح خۆی پێش ئەوەی بە من بڵێ خۆی قسەی لەگەڵ پێکاتە وەرشیەکانە کردووە لەگەڵ یانەکانە کردوێتی لەگەڵ ڕۆژنامە نووسەکانە کردوێتی باسییان لەوە کردووە و تێتی نوێنەرێکمان ئەوێ بۆ گەرمیان ئەوانش وتوانە ئێمە بە هەموو پێکاتە وەرشیەکان من گشت کۆی دەنگی وەرزشکارانی گەرمیان یانە وەرشیەکان لەسەر من بووە کە من دابنرێن دواتر ئەعلانی کردووە بڵاوی کردوتەوە لە کورسات نیوز لە بەرنامەی وەرزش لە ڕۆژنامەکان بڵاوی کردوتەوە ئێستا گەرمیان رازی نابن نەک رازی نابن قبولیشان نییە کە نوێنەریان لە یەکێتی تۆپی پێی کوردستان بڵێ مامۆستا سەلاح بگەڕم لای بەڕێستان پرسیاری ئەوم لە کاخەسەو کرد بۆچی تەنیا ئەم گۆڕانکارانە لە چەند ناوێکە بچوو کراوەتەوە بەڕێزیان ئاماژیان بۆ کە ئەمە بەڕێستان بەو شێوەتان لەکرد بۆچی ینی دەبینین تەنیا لە چەند ناوێکە بچوو کراوەتەوە ناوی چەند کەسێک دەهێنرێت کە گۆڕانکاری تێداکرێەوە بە گرنگترین نیشانەکەی تۆپی کوردستانە و ئەو گۆڕانکارانی کاکرێ بۆچی یەکێتەکانی تریژ ینی نەهاتنە بەرباسی میدیاکان بە شێوەیەکی گشتی کە گۆڕانکاری تێدا بکرێت کاکە سامان سەوارەت گۆڕانکاریەکان هەر فوتبۆڵ نییە من پێم وتم دوێنێ لە لیژنەی ئۆڵمپی دانیشتوین باسمان لێ کردووە ناوی یەکێتەکانی کەمان لە ئەو کەسانەی کە لە پۆستی سێ پۆستی هەیە دوو پۆستی هەیە یەک پۆستی ئەهێڵینەوە لە ئەندامە لە عێراق ئەندامە لە کوردستان ئەندامە لە فەرعی ناوەکانمان حازر کردووە ئەو برادرانە ئەگایان لێ نییە ئەم شتانە پێم وتم بە پەلەپەل ناکرێت ئێمە دانیشتوون ئیشمان لەسەر کردووە نەوەک فوتبۆڵ هەموو یەکێتی وەرزشەکان ئەگرێتەوە بەڵام شەرت نییە مەرج نییە هەموو یەکێتیەک هەموو دەستەی کارگێڕەکان لابرین بڵێن یەکێتی باسکەمان هەیە شەر نییە هەر پێنجیان لا ببرین یا هەشتیان لا ببرین یا یەکێتی تۆپی بالە مەرجنی هەمویان لا ببرێن لەوانەیە چەند کەسێکیان لا ببرێن کە ئاستی باشی نەبووە ئەتوانم بڵێم یعنی دەوری باشی نەبووە بەڵام ئێمە دەستمان پێ کردووە پرۆسەکە بەردەوامە و ئەو گۆڕانکاری ئەشکرێ و بە هیچ شێوەی پەچی نەکەوتەوە من وەکو جێگری سەرۆکی لیژنەی ئۆڵمپی و بەرپرسی دەڤەری سلێمانی بڵێن ئاگاداری ئەو شتانە ناوەکانمان ئامادە کردووە وردە وردە ئیشی لەسەرەکەین بەڵام ڕاپرسی ئەەکەین لەگەڵ هەموو شوێنەکانە ئەمە نییە بە تەنها من یاکو کاخەسرە و دابنیشین ئەوە بکرێت بڵێ من کاخەسە ئەمانە دانیشوین بەڵام ئەبێ زیاتر شتەکە بڵاوی کەینەوە خەڵکانی کەژ ئاگایانە بۆ ئەوەی بە تەواوی ئەو کەسانە کە دائینن شیاوی ئەو شوێنە بێت بتوانێت ئیشوکاری ئەو یەکێتێ بەرێ بەڕێوە بەڵێ کاخەسە تێبین لەسەر قسەکانی کاک مامۆستا سەلاح تاسم پێ دووە ینی ئەو ئاماژە بوو دەکات شتەکە بچووک نەکراوەتە لۆی کە با بڵێن تەنیام چەند ناواتۆتە پێشەوەکوی یەکەی تۆپی کوردستان زین چی مەسەن من سەبارەت بەوە قەت من لەم وەخت گرنگ نییە با دوو مانگی پێ بچێ بەس نیەتەکە نییە يعني مثلا أبينين موضوع كانوا وكباسم كرد أو قلوب يسوزي ما مسلا داقير سين راكوت يعني ما مساتو لأن بناي إيرو. قالين نيتك نية ما بس. نيتك يعني ساردة نيتك من ألم اسم نموت ولا بيعني تحيطوا بير بينجان لابر مالو بينجي كبيرن أما ناكري ومن حزق ما مسلا. أو كسي كراس برا بقوران كاركا. أو كسامي ب بوكو بوست كي كمان مسلا جاگري سريشيلو جولو سنة وكو يدم راسي مدفري إيم وكو ملين بقوري خمان من دانا وإيما همو أوكي كان مو قلوب يسوز ما مسلا داقير سين راوا من خو ما قدر ما مصاب تواناي بريارداني هي تواناي برياردان لا بردني خلقيه تواناي داناني هي نيكردو من رازك من نموتو يسبينا بالروجك باسكا بدو روج بالا وانا بەڵام نیەتەکە ئەعلان کرێ مامۆستا من داوامان لێ کرد من نەکبن چەندی ۆچکار مامۆستا وتمان لە ڕاگەاندنیەکەەوە ڕۆژنامەنووسێ بگرێ بڵێ ئێمە بڕیارمانە دوای هەر ساڵ دوای تێبەربوونی هەر ساڵ ئەبێ گۆڕانکاری ڕیشەیی لە پۆستەکانە بکرێ وەکو باسم کرد ئەو پۆستانی کە تایبەتە بە ئێلەوەی ئێمە دەسەڵاتمان بەسەری هەیە بەڕاستی دەسەڵاتەی کە مامۆستا بەسەری هەیە ئەندامەکانی خۆمان بڵین ناوچی سلێمانی مامۆستا کۆنگری ڕۆژنامەنووسی بەستا ئیعلانی بکردایە شتەکان بە گەوری بووە نەیکردو لە خۆی پرسیارکە ئەمێ من حەز ناکەم شتەکان بە ئاخاری ترا ببرێ وای لێ بێ باقی شخصی و تاکە کەسی کاتمان لە بەردەستانەوە کات من ناڵم من ئەڵم کات ئەڵێم ئێستا مەسەلەن تۆ قەراری ئەڵێ یەکی مثلا یەکی دا انتخابات تکرێ یەکی دا گۆڕانکاریەکە من لێرە ئاگداری مامۆسەڵاکەم ئاگداری بیرانەکەم نە پاڵێراومان هەیە نە خەڵکی تایبەتمان داناوە پرۆسەکە زۆر پیر و زۆر گەوری ئێمە داوامان کرد گۆڕانکاری بکرێ وەکو کاکتەڵ ئارامەشی پێە نوێنەری هەموو دەڤەرێک چەند بتوانرێ نەک بڵین خوان خواستەمە کابرعەزیز وا تێنەگەیامەوە نییە ناوچەگەریتی زیینگوکەینە بەڕاستی من لەخوا بەزیابێ کوردستانی بەڵام خۆشە مەسەلەن ئێستا چۆن لە وڵاتانە چیشوەرەکان نوێنەرانی لە فیفا چۆن وڵاتان هەیەە ئەبێ تۆش هەو بێ بڵین باشتر لە ئازارەکانی دەڤەرانە ئاگەین
هەستەکانی بەڕێز ینی هەستەکەی کێشەیەک من هەستەکەم ساردنێک لە مۆزۆکە خەریکە مەسەڵ من واسم کردمە داخەوە من ئەڵێم زۆر ڕێزم هەیە بۆ بە تایبەتی بۆ برادرانی کە تۆی پێ لە کاکسەفینە تاوانی خۆمان نزیکترین کەس بە ئاسی لەسەر ئاسی خێزانیش ئەو برادرانی تۆی پێن لە منەوە کاک سعدی کاک عومەر کاک حەمید خالید کاکاران ئەمانە بڵین کە تێکەڵی زۆرمان ئێمە دژایەتی ئەوان ناکەین ئێمە هۆکارەکە لای مامۆ سەلاح من ئەڵێم ئێمە بڕیارمانە هەموو بەرپرسان کە پەیوەنددارن بەم پرۆژەیە و بڕیار درا گۆڕانکاری بکرێت لە سەرۆکی دژی ئۆلیمپیک کوردستان و تا کۆتایەکەی مامۆستا سەلاح کاخەسرەوە ئاماژە بۆ دەکات لەوتەکانیدا زۆر بەڕوونی دیارە کە ئاڵێ ساردیەک دیارە بۆی کە بەڕێستان ینی گڵۆپی سەوستان بۆ داگیرساوە بەڵام ینی وەکو پێویست کارەکان نابن پێشەوە و ساردیەک بە کارەکانی بەڕێستانەوە دیارە ینی هۆکار چییە کە با بڵێن بە گوردەکەی گورج و گۆڵنی لە کارەکەیە کاخسرە خۆی زۆر باش دەزانێ ئێمە بڕیارمانەوە گۆڕانکاریە و دەردی کۆیتی گڵۆپی سەوسمان وەڵ کراوە تێگە ئیشی لەسەرەکەین و پەلەشمان نییە ئێمە کارێکی واکەین کە ئەو یەکێتی وەرزشیانە زیاتر یعنی نیشاتی زیاتر بینین زیاتر گورج و گۆڵتر بن و بەم نزیکانە هەرچەند کەسرە وڵێ بە دووسێ مانیکەمانە بەڵام من ئەڵێم ئەو نەژ نابە لە کاتێکی نزیکە ئینشەڵا ئەو ناوانە ئیعلانی ژەکرێ و یەکێتی وەرزشیەکان ئەو گۆڕانکاری ئەکرێ لە چەند یەکێتی وەرزشیەکانە کە دامانەوە لە دەوەری سلێمانی و هەولێر و کەرکووک بەڵکەواتە بەڕێستان با بڵێن سەرپشکن لەو گۆڕانکارانی کە ئەنجام دەن ئەو کەسی کە با بڵێن ئارەزووی بکەن ئەتوانن دایبنێن بەڵێ ئێمە بڕیاریشمان لەسەرەوە و ئیشمان لەسەر کردووە و ناوەکانیش حازرە بەم نزیکانە ئەعلانەکرێت بەڵێ دەچمە لای میوانەکەم لە شاری هەولێر کاک عەبدولعەزیز بەڕێستان ئاماژتان بۆ کرد کە ینی ئەبێ گۆڕانکاریەکان لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بیکە بەڵام بەڕێزت زۆر باش دەزانی کە لیژنەی ئۆلۆمپیک کوردستان بە تەوافق دانراوە بەشێک لە ئەندامانی یەکێتی و بەشێک لە ئەندامانی پارتی تر چۆن لە لیژنەیەکی کە تەوافق بێ بتوانێت بۆ نمونە برادرانی پارتی بتوانن گۆڕانکاری لە سلێمانیکە یاخود بە پێچەوانەوە والله بەڕاستی من مامۆ سەلاح وا دیارە هەر لە بیدایەت دەرێت ناوەکانیشمان داناوە لە بۆ گۆڕانکاریەکان تەبانەوە هەڵەیەکی زۆر گەورەیە کە ناوەکانیشان داناوە چوچی ئەوەی تەقیمی ئیتحادەکان دەکات پێویستە لەگەڵ یەکێتی وەرزشەکان لەگە سەرۆکی یەکێتی وەرزشەکان دابنیشن ئەوەلەن دوو من وای نابینم ئەوان توانی بیان تەقیمی ئەندامان یەکێتی وەرزشەکان بەعامها ئەندامەکانی کۆمیتەی تەنفیزی دەرم نەک مامۆستا سەلاح نمونەیەکی بەرچاوت بۆ دەینم ئەو ساڵ ئێمە لە یەکێتی باسکەی کوردستان 59 یاریمان لە خولی نایاب ڕواندووە 45 یاریمان لە خولی دەرەجەیەک ڕواندووە 26 یاریمان لە خولی لاوان ڕواندۆ یەک ئەندامی لیژنەی ئۆلمپیمان نەیتوە ئامادە بیت چۆن تەقیمی ئەندامانی یەکێتی وەرزشەکان دەکا بەڕاستی یعنی خۆیان بەخۆی پێویستە ئەوەل جار گۆڕانکاریەکان لە لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان بکرێن لەوان تێدا هەیە 3-4 پۆستێ دوو چۆن من لە شاری هەولێر یەک لەوانەیە لە دەڤەری سەوز یەک ئەندامی لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان هەبی چۆن ئەو ئەندامانەی لەو شارەکانی تریشدا یعنی گۆڕانکاری بەسەدایک برا ئەوە دەراسەی باشی دەوێت لەگە یەکێتی وەرزشەکان دەبیدانشی لەگە سەرۆکی یەکێتی وەرزشەکان و تەقیمی ئەوەکان بە دراست بە ئەکادمی بکەن هەر ناوەکانمان زەختێک لەسەرت هەبیت ئەو لە فەرەیلا دەبێ ئەوەی دێنی باشترین یەکێتی وەرزشی تۆپی پێ دەرچووە دووەم یەکێتی وەرزشی تۆپی باسکێت دەرچووە باشترین ئەندامیە کارانە هیچ ئیمتیازێکیان نیە ئیمتیازات تەنها بۆ ئەندامانی لیژنەی ئۆلمپیا یەکێتی وەرزشەکان تەنها مزەحی بوونە ئەمە پاڵپشتی کاخەسرۆی دەکەم لە بۆ گۆڕانکاری بەران گۆڕانکاری بە پێوەری وەرزشی بە هیچ پێوەرێکی تر قابلی قبول نییە لەبەرەوەی ئەو کەسانەی ئێستاش کە دوای ئەو هەڵبژاردنانە گۆڕانکاری تر هاتێکا کە خەڵکی تریش ڕازی نابی تۆ بە تەوافق دابەشی دیکەی پێکاتی تر هەیە ئاشووری هەیە تورکمانی هەیە گۆڕان هەیە کۆمەڵ هەیە یەکگرتوو هەیە ئەوانە هەموو پێویستی دەچمۆ لای مامۆستا سەلاح مامۆستا کە عەبدولعەزیز ئاماژە بۆ دەکات کە ینی ئەم شێوازی گۆڕانکارانی کە ئێوە بەنیازن ئەنجامی بدەن شێوازێکی سەرکەوتوو نییە و پێویستە ڕاوێژی زیاتر هەبێ و لە هەمان کاتیش ئاماژە بۆ دەکات کە ئێستا پێکهاتە و لایەنی تر هەن لە هەرێمی کوردستان پێویستە ئەوانیش نوێنەریان هەبێ سەبارەت بە ئەو گۆڕانکاریە دوو شێوە هەیە یا شێوەی هەڵبژاردننی
ئەبێ بۆ بکرێ لە ئۆلۆمپیەوە لە یەکێتی وەرزشەکانەوە لە لەقەکانەوە یا ئەبێ بەدانان بێت ئەوەی کە ئێستا هەیە بەدانانەوە بە تەوافق دانراوە بەڵام کاتێک ئەوەی کە کاک عەبدولعەزیز دەڵێ بە هەڵبژاردن ئەوە ئەبێ ئەوسا یاسای ئۆلۆمپی هەبێت و دەستکرێ بە هەڵبژاردن ئەوە کاتێکی زۆری ئەوەیەک و خۆیان ئەڵێن لەوانەیە 2 ساڵ 3 ساڵی کێ بێ بەڵام ئێمە کاریی وا ئاکەین ئەو یەکێتی وەرزشیانە زیاتر ئەکتیفکەین باشتر بکەین ئەگەر بێت و پێویست بە گۆڕانکاری بکات مەرج نییە بڵێن لە باسکە لە بالا مەسە لە گۆڕانکاری هەبێت بەڵام لەبەر ئەوەی کەوا زۆر دەمێکە 8 ساڵە 10 ساڵەتیان ئێمەش ڕامان هاتوتە سەر ئەوەی کەوا ئەو برادرانە بگۆڕێن بۆ ئەوەی کەسانی ئەکادیمی کەسانی کە بێتە پێشەوە بۆ ئەوەی زیاتر یەکێتەکان ئەکتیف بکەین. بەڵێ کاک تەڵەدوێمە لای بەڕێزت سەبارەت بە گۆڕانکاریەکان بە شوی گشتی تا چەند بەڕێزت پێ وایە ینی پێویستە بە هەڵبژاردن کە یاخود ئەم دەستنیشانکردانی کە ئەکرێ بۆ دانانی کەسەکان لە شوێنی یەکێتی وەرزشەکان پێ وایە ئەمانە ڕێگەیەکی ڕاست و دروستە بۆ دانانی ئەو کەسانە. کاک سامان من پێشەوەی وەڵامە و پرسیارە بمەوە کاک عەبدولعەزیز دیارە لە نیەتی ئەوە گۆڕانکاری نییە بە پێ ئەوەی کە قساکە بە پێوەی باسەکە گۆڕانکاریەکان درێژەکاتەوە بۆ مەودایەکی تروە بێ بڕیاری لەسەر بدرێەوە بێ لە لژنی ئۆلۆمپیە یاسایەک دەربچێت تۆ 8 ساڵە لە لژنی ئۆلۆمپی یاسا دەرنەچووە کەواتە لە نیەتی کاک عەبدولعەزیز گۆڕانکاری جارێکان بەلای ئەوە زووە ئەگەر چی ئێشتا درەنگیشە ئەوەی مامۆستا سەلاحیش باسی کرد گۆڕانکاری بە هەڵبژاردن ئەبێت یان بەدانان ئەمە ئێستا تەوافقە بەدانانە بە هەڵبژاردن گۆڕانکاری لە هەموو جیانە هەڵبژاردن نەکرێت ساڵانە 4 ساڵ جارێ هەڵبژاردنێکەکرێ بۆ یەکێتی وەرزشیەکان کەسانی تر کە بەدەنگی وەرزشکاران دێنە بەڵام ئەمدانری لە ئەندامەتیگوستامە بە گونجاوێزانی ئەم دانانەی ئێستا بەو پێیەکەوە لەسەر تەوافقەکە ئیش کراوە بەو پێوەی کە مامۆستا سەلاح پێش ئەوەی با من هەر لە خۆمەوە بڵێم باسیشی کەم دووبارەی کەمەوە پێشەوەی بە من بڵێ و بڵێ تۆ دانراییت و ئاگداریشم کاتەوە خۆی لە ناو پێکاتەکانی گەرمیانە وەکو ڕاپرسیەکی کردووە پەیوەندی کردووە بە کەسایەتی وەرزشەکانەوە یانە وەرزشیەکانەوە نوێنەرایەتی گەرمیان و هەندێک وەرزشکارێکی دەفەری گەرمیان نەبوو ئەگەر بێت و بەڕێزت ینی ببیتە نوێنەری گەرمیان تاسم پێ وایە سوود بە یانەکانی ئەو دەفەر دەگەین وە لە هەمان کاتەکە نوێنەریان نەبووە هەڵێن زەرەرمە بوو یانەکانیان وەکو زەرمەند بوون لە هەموو لە زۆر بوارە گەرمیان کەم تەرخەمی ئەوە بووە کە نوێنەری نەبووە ئێمە کە باسەکەین ئێستا باس لە نوێنەری گەرمیانەکەین وەکو ئەوەی کە من بڕۆمە ئەوێ تا چەند سوودەگەیەنێت ئەوە ئیشکردنی داهاتومان ئەگەر من لەوێ بم دەرەکەوێت ئیشکردن تۆ نابێت لە ناو یەکێتیەک یەکێتی تۆپی پێ بڕۆی ناوچەگەری بکەیت بەڵام هەندێک شت دێتە پێشەوە استحقاق دێتە پێشەوە تۆ ئەتوانی لەو کاتە گەرمیان لەو استحقاقانە بێ بەش نەبێت دوای ئەوە گەرمیانیش کە ئاماژەشم پێدا زۆر غەدری لێ کراوە کە تاوەکو ئێستا نوێنەری لە هیچ یەکێتی وەرزشیەکانە نییە نەک تەنها لە یەکێتی تۆپی پێ لە باسکەیە لە بالەیە لە گۆڕەپان و مەیدان نوێنەری نییە کەواتە کە نوێنەری نەبوو بەس وەکو مشارک ئەڕوا گەرمیان گەرمیانیش ئەگەر تۆ سەیریکەی لە چاوی یانەی شێوانە و کفری و ڕزگاری و خانەقین و جەلەولا و سعدی و کۆمەڵێک یانەی تر لەسەر گەرمیانن ئەوانەی چاویان لەوەیە کە نوێنەرێکیان ئاسانکاریان بۆ بکات لە یەکێتی وەرزشیەکان کاخە سۆبێم وەلای بەڕێسان سەبارەت بە وتەکانی هەم کاک عەبدولعەزیز و هەم مامۆستا سەلاح مامۆستا سەلاح وتی ئێمە کارەکان زۆر باشی دەڕواوە ئەو کاتی بەڕێزیشدانە زووتر لەو کاتە ینی و گۆڕانکاران ئەنجامەدرێت تاشم بەڕێز گەشتبین ینی بە زۆر لەو پرۆسەیە زۆر گەشتبین لەبەری بەڕاستی ئاسەنگان ناو لژنی ئۆلۆمپی خۆی دروستەکرێت ئەگەر تۆ بیرۆڕای کاک عەبدولعەزیز بخێنیتەوە لە پیۆری وەرزشی باشە قابل لە پیۆری وەرزشیمە بچیکین باشە ئەگەر ئێمە هەڵسەنگا ئێمە لە ڕاگەاندن ئیشەکەین ڕۆژانەی سەموو دنیا لە بەردەستایە بەڕێی ئەم تەکنیکان پێشکەوتوانەوە پێوەری وەرشینە بێ بۆ تەقیمی اتحادەکان بۆیە چەند یاری کردو 50 کرد و 70 کردومە چییە هەموو اتحاد یاریەکە هەموو اتحاد یاریەکە اتحاد عێراقی بوو گەندەڵی کە تایە بوو هەموو دەوخولەکانی بتەواوە کرد ئێمە مەسەن باسی ئەوواکەین ئەڵین پاش هەر ساڵ حق کاک عەبدولعەزیز لە سادلێتە کاک عەبدولعەزیز دەی قسانە بیتە من بڕیارمە لە برادرانی خۆمان دەست دەکار بکەین بەس ینی هەر ساڵ گەنجێک خوا نهاتە پێشەوە مەسەن گەنج من نی منش 50 ساڵم گەنج کاک تەڵعات نییە ئێمە مەسەلەن تەمەنی زۆر وەرزشکار لە کوردستان تێپەڕی هەلیکی کارکردنیانێ لە زانکۆکانە یارمەتیم بە دەیەها وەرزشکارمان یاریزان من لەو پێش دکتۆرانیان ماسەرنامەیانێ باشە ئەو توانە و لێهاتوویە چییە کە ئەم برادرانە اتحادەکان هەیەە لە نوێنەرایەتەکانیانە کە لە خەڵکی ترانە بێ ئایا خولیان دیوە لە دەری وڵات ئایا دەوری کاژێڕیان بەڕێزێک لەو کەسانی کە بەڵێن سەرپشکراون لەو گۆڕانکانی کە بکرێ ینی
کە ئەم قسانی لێرە ئەیکەی بۆچی ئەو کەسانی کە باسی لێوکە لە نزانکۆ لە پەیماگاکان بۆ نانێنە پێشەوە ینی ئەم کارە سەمان کردو قسەکان بڕی نەکردو قسەکان ئاسەنگی لەبەردانرا پێتەڵە مێسەش خەریک ئاسەنگ دانرێ ئێمە کار وا بڕوە من لەگەڵ ڕێزم بۆ برادرانی بەشدارن من ئاماژە بۆم لیژنەیەک دانرێ بۆ گۆڕانکاریەکان کار وا بڕوە بەم شێوە خەمساردی و مەسەن بکرێتە شخصی و بچوو کرێتەوە پرۆسەکە بەڕاستی لیژنەیەک دانرێ لیژنەیەکی بێلایەن لە هەموو لایەنەکانی تیا بن ئەو لیژنەیە قەرار بە و ئەو پاڵێرا وشمان نییەم دووبارەیەکم و من کاک تەڵعاتیش کە پاڵێورای ڕێزمانی بۆر هەمویان بە ئینتیخابات دەکرێ بە دانا نەکرێ بە چیەکرێ گرنگ ئەوەی منەڵم پاش هەر ساڵ بەس ینی هەیە من حەزەکەم لە ئۆلۆمپیا لە سەرکی ئۆلۆمپیە کە زۆر ڕێزم هەیە بووی بینیمان سەردانیانی بکە ڕۆژی بینیمان سەرکی ئۆلۆمپیە لای گەرمیانە لە ڕانیە لە کفریە لە نازم شێخانە لەکوێیە یعنی لیژی ئۆلۆمپیک بەڕاستی خەمساردن خەوتونە شوێنی خۆیانە ئەمی داری گشتی کاک دکتۆر ئالان زۆر ڕێزمان هەیە بۆی برای بە ڕێزمانە کارەکان زیاتر بۆتە کارێکی ڕۆتینیاتی داواییرە داوامی دایرە راپۆرتی ساڵانە خولی باسکە 59 یاریەکە یەکێتی باسکە ئیتحاد 300 یاریەکە تۆپی پێ بالە ئەوە کە زۆران بازی بە ساعتی خولەکە تەواوەکەن ئەگەر وەرزشوا بێ بەڕاستی پێوەری وەرشی و کاکە من پێم وایە ئەڵێم هیچ نەبێ ئەڵەمە خەریجی ئۆلۆمپیا سەرچینی ئۆلۆمپیا خۆیان ئازابن خۆیان جەریبن بڵێم هەر ساڵێرین زۆر سپاس وەرزشکارن ئێمە وازینەوە کۆمەڵ وەرزشکارێکی بێتە پێشەوە یعنی خەڵک تاکەی دانیشێتە ئەمانە پیر ئەبن و ئەبن بە دکتاتۆر لێمان لە وەرزشا و پاشان تااقەتیان چوو ئەنجایەن بە برادری کە تا برادری کەش دەچێت لەوانەیە مەسەلەن هزار گۆڕانکاریکە بەسەر ژیانی ئێسانەمان هەبێت بۆ ئەو زیندوێنیان بەخۆ خەڵکە بۆ خۆیان دەزەکار ناکێشن بۆ خۆیان من ئەڵێم پێشنیارەکەم بۆ برادرانە لە باتی ئەوەی دانیشن بیکەن بە حەقی شخصی پاسایی بۆ بدۆزنەوە ئەمە ناوچەگەریت ئێمە نازەم چێ خۆیان لە خۆیان ببورن بڵێ ئێمە هەر ساڵە لەوێین من برادرمانەیە کە لە دەڤەری خۆمان لە 95 جۆلەی ئیتیحادان یعنی بەس نییە 7 ساڵ 8 ساڵ بەس نییە بەڵام مامۆستا سەڵا بێم وەلای بەڕێستان لە وتەکانی کاخسراوە زیاترەوە بەدی دەکرێت کە ئاماژە بۆ دەکات ئێوە وەکو لیژنەی ئۆلۆمپی و سەرۆکەکەی ینی خەوتون و ڕۆژێک لە ڕۆژان سەردانی یانەیەکتان نەکردووە ینی تاکەی واز لە پۆستەکان ناهێنن بۆ ئەو گۆڕانکارانی کە ئیکەن بۆچی با بڵێن خۆشتان ناگرێتەوە سەبارەت بەوەی کەوا کاکەسە وەڵێک وایە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی خەوتووە ئەمانە تا حدێکەوە من بە ڕاستی نازانم ئێمە وەکو خۆمان وەکو ئەندامانی کۆمیتەی تەنفیزی هەر نیشاتێشتێ بێ بە جۆرەی ئیمکان سەردانی کۆلەکانمان کردووە سەردانی یانەکانمان کردووە ئەگە من شخصی خۆم لە دەڤەری خۆمان ئاگام لە هەموو شتێکەیە ئاگام لە هەموو یانەیەکەیە ئاگام لە هەموو چالاکیەک هەیە کە ئەکرێ هەمووی ئەبینم و ڕای خۆشمی لەسەرێ من لە کۆبنەوەی لیژنەی ئۆلۆمپیا باسی ئەەکەین بەڵام من لەگەڵ ئەوام کە گەوەڕانکاری بکرێ لە خۆمانەوە بۆ خوارەوە و بڕیاریشمان ناوە ئەشیکەین و بەو شێوەژ نابێ ئێستا یەک و دوو بڵێم ئێستا ئیمڕۆ ئەکرێت ئەبێ کەسانی شیاو بدۆزینەوە بۆ ئەو شوێنە بۆ ئەوەی زیاتر باشتر بێ بەڵام قزیەی مانەوەمان ئێمە چەند ساڵەمایونەتەوە ئەوەیەکەوە ئەتوانم بڵێم سەبارەت بەو یاساوشتە ئەوە نەبووە بەڵام کاتی ئەوە هاتووە دەست پێ بکەین و من دڵنیای کاخسەری ژەکەمەوە کە بەم زوانە ئەو گۆڕانکاریە دەست پێکەین بەڵێ مامۆستا سەلاح دواوتەی بەڕێستان و لە هەمان کاتیشتا بەڕێزت تا چەند گەشتبینی بەم گۆڕانکاریانەی کە ئەکرێ من شتەکە لای منەوە گەشتبین من دەڤەری سلێمانی هەرچەنگە باسی با دەڤەروشت نەکەین بەڵام خەریکین و ناوەکان ئامادەکەین و ڕاپرسەکەین بە هەموو لایەکەوە لە کاخەسرەوە بۆ بەرپرسانی گەورە و حیزبی و هەموو لایەک ئاگادارەکەینەوە لەو گۆڕانکاریە و بەم زوانە ئەکرێت بەڵێ سوپاس بۆ بەڕێز سەلام محەممەد کەریم جێگیری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان کاک عەبدولعەزیز بگەڕمە لای بەڕێستان لە شاری هەولێر وەکو دوا پرسیارم بۆ بەڕێستان بەڕێزت تا چەند گەشتبینی بەم گۆڕانکارانی کاکرێ و تا چەند پێت وایە لیژنەی ئۆلۆمپیک کوردستان کە وەکو بەڕێزت ڕاد لێبوو لە کە گۆڕانکاری بکات تا چەند پێت وایە ئەتوانێت گۆڕانکاری بکات لە داهاتوودا پێشەوە بێمە سەر ئەو وەڵامای بەس تاقیبەکەم لەسەر قسەی بەڕێز کاک تەلعات بەڵێ بە کورتی سوپاس دەکەم کاکە من لە بەیانیەوە لەگە گۆڕانکاریمە وانەزانی ئەمە من چینە ساڵێک پێش ئێستا دوو جاران دەست لە کاتێشانەوە بۆ یەکێتی باسکەی کوردستان ڕەوان کردەوەە بەڵام من دەرێم کاکە خەڵک شێت بیدەچی بۆ ئۆمەرمەندان بەڵام ئۆمەرمەندان شێت بیچێوە دەچی ئەمە دەڵێم با لە ئۆمەرمەندان ڕا دەست پێ بکەین چاکسازی بکەین
ئەومەرمەندانمان تێک چوو ئەمە کاک تەلعات کاک قەسرۆ ئەگەر ئەندام ئەمن بگۆڕێم ئەتوو بێ یان کاک سەفین بگۆڕێ کەچکە فلان بڕوا هیچ گۆڕانکاری نابی لە وەرچی کوردستان ها بە شێوەکەی خۆی بەڕێوە دەچی بەڵام ئێمە دووبارە دەکەمەوە دەرم خەرێک شێربی دەستە ئۆمەرمەندان شێربی کاکەمە ئۆمەرمەندانمان شێت بووە ئۆمەرمەندانمان تێک چووە دەبی ئۆمەرمەندان بیدایەتی چا بکرێ لە بۆ گۆڕانکاری لە بەیانیەوە من لە گۆڕانکاریمە بەدەیان زار ئەمن داوامان کردیە هەڵبژاردن بکرێت وایە پێویستی هەڵبژاردن پێویستی بە یاسانیە یەک دقەت خواکە هەڵبژاردن پێویستی بە یاسانیە هەڵبژاردن پێویستی بە ڕێنماییە ئەگە ئەوانە خۆیان بە کۆمیتەی تەنفیزی دەزانن دەتوانن ڕێنماییەک دەرکەن بۆ هەموو یەکێتی وەرشەکان و هەڵبژاردنی لەسەر بکرێت زۆر ئاسانە نە ساڵی دەوێت من گەرانتی دەدەمێت دێم دادەنیشم بە دوو مانجی 82 یانە لە هەموو کوردستان لە زاخۆی تاخانەقین بە یەک مانجی هەڵبژاردنی بۆ کرا بەبێ زۆر سپاس بۆچی ئەوە هەڵبژاردن بۆ یەکێتی وەرشەکان ناکرێت هیچ کاتی ناوێت زۆر سپاس ئەوانەی لە یەکێتە وەرشەکان بۆ نمونە یەکێت تۆپێ کوردستان خزمەتیان کردووە دەیان ئەو هەموو نادەی لە کوردستان هەبوو تەسنیفیان کرد پۆلێنیان کرد حازریان کرد حەقی خۆیتان بەڵێ زۆر سپاس بۆ عەبدولعەزیز جەوهەر ئەمینداری دارایی یەکێتی باسکەی کوردستان زۆر سپاس دەکەین کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی بگەڕێمەوە لای بەڕێزتان کاکتەڵ زۆر بە کورتی دواوتەی بەڕێزت دواوتەی منەوەیە گۆڕانکاریەکان بۆتە ئەمرێکی واقع و حەزەکەین نەبێتە ئەوەی شخصی وەکو کاخەسرەوتی ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاریەکی گشتگیرە و ئەو برادرانیش کە پێش ئەوەی لە یەکێتی تۆپی پێ کوردستان بوون هەمویان برای ئێمە و بەڕێزن ئیشیان کردووە و وەرزشکاریشن بەڵام ئێستا ئەمرێکی واقع هاتووتە پێشەوە گۆڕانکاری بکرێ ئەبێ کەس لە گۆڕانکاری عاجز نەبێ و نەبێتە ئیشی شخصیش من لەگەڵ برادران ئاماژە بوویمە بەڕاستی گۆڕانکاری هەرە بێ بکرێت لە ژیانمان زیندوتی ژیان مانای گۆڕانکاری مانای گۆڕینە مچاوەکانە مانای دەستکردنی پۆستەکانە و ئێمە ئەڵین گۆڕانکاری هەر ئەبێ بکرێ بە ئایا بە مامەسەلات توانایەتی بیکە دەستخۆشی لێکی نیکە لیژنەیەکدان ڕێبووی بیکە ئەمە خاڵێکم خاڵی دووە من داواکارم لەو برادرانی لەو پۆستانیان ئێمە زۆر ڕێزمان هەیە بۆیان لە سەرۆکی ئۆلۆمپیەوە لە هەمویانەوە کاریان کردنیان کرد بێ بەڵام وادەیان بەسەر چووە پێویست بوو هەمویان زۆر ئازایانە زۆر بیۆرانە بیان تا ئێمە دوای 8 ساڵ دەست دەکارە کێشینەوە ئەو ساگەر مەبەست بوونایە پێویست بوونایە دا ئەنرانەوە لە پۆستەکانیانە دوا خەوتەشم ئەوەیە داواکارم لە گشت وەرزشکاران وەکو کە عەبدولعەزیز دەڵێ هەمووی داوای گۆڕانکاریەکە بە تەلەڤیزیۆن و بەڕاگەیاندن بە جەریدە کێتە سەری خۆی لا ببرێ ئەچیکا بە شخصی ئەڵێ من مەوزوعەکە وایە و دەڤەرە و پارتی و شێتی و شتێکەوە من ئەڵێم گۆڕانکاریەکان هەر ئەرەڕوە هەر هاتووە ببوورە سەربەرزی بۆ ئەوانەی کە خۆیان زووتر وازێنن بۆی ئەو ڕابردوویەشیانە لای وەرزشکاران بە پشنگدا زۆر سپاس بۆ هەرێکە لە خەسە گورن وەکو وەرزشکار و تەڵعات سەعدوڵڵا و پاڵوێرا بۆ ئەندامێکی تۆپی کوردستان و لە سلێمانی شەو سەڵام محەممەد کەریم جێگیری سەرۆکی لیژنە ئۆلۆمپیک کوردستان کە لەکەڵمان سپاس بۆ بەڕێستان و لە هەولێرشەوە عەبدولعەزیز جەوهەر ئەمینداری دارایی یەکێتی باسکەی کوردستان سپاس بۆ هەرێکە لە ئەو بەڕێزانی کە لە بەرنامەی ئەمڕۆی ئێنسپۆرت بەشدار بوون بەڕێزان بە راپۆرتێک گەشتێک دەکەین بە نێو ژیانی یاریزانی لە جوانی کە ئەویش سەردار ئیسماعیل با پێکەوە راپۆرتێک لەسەر ژیانی و یاریزانە بین و دواتر دەگەڕێن وڵاتان. لە چەند ساڵی ڕابردوودا پاڵەوانێکی دیاری لە جوانی لەسەر ئاستی ئاسیا و جیهان دەرکەوتووە و توانیوێتی زۆربەی ناسناوەکان بچنێتەوە و ناوبانگێکی گەورە لەو بوارەدا بەدەست بهێنێت. سەردار ئیسماعیل کە گەنجێکی دانیشتووی شاری هەولێر و ماوەی 20 ساڵی یاری لەش جوانی دەکات. ئەم پاڵەوانە لە ساڵی 1976 لە قەزای کۆیە لەدایک بووە و لە ساڵی 1994ەوە دەستی بە یاریکردن کردووە و تا ئێستا بەردەوامە. لە ماوەی ڕابردوودا سەردار ئیسماعیل چەندین جار لەسەر ئاستی ئاسیا وڵاتانی عەرەبی پلەی یەکەمی بەدەستهێناوە و دوایین جار لە ساڵی 2013 لە وڵاتی ئەڵمانیا پلەی یەکەمی یاریزانە پیشەگەرەکانی جیهانی بەدەستهێنا. پاڵەوانی جیهان باس لە ئاستی یاری لە جوانی دەکات و بە خاوەن پێگەیەکی جەماوەری فراوان باسی دەکات. دەتوانم بڵێم ئێستا یاری لەش جوانی گەیشتۆتە دەتوانم بڵێم گەیشتۆتە لوتکە لە ڕووی ڕیزبەندیش دەتوانم بڵێم لە ڕووی فراوانی بنکەی جەماوەری دوای یاری تۆپی بێدێ لەبەر ئەوەی خاوەنی جەماوەری خۆیەتی جگەلەوە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لەبەر بەدەستهێنانی ئەو ئەنجامە باشانەی کە یاری لەش جوانی بەدەستهێناوە لەم ساڵانەی دواییدا ژمارەیەکی زۆر لە گەنج ڕویان لەم وەرشە کردووە چ بۆ ڕێککردنی لەشیان بێ یاخود بۆ گەیشتن بە پاڵەوانێتەکان بێ.
سەردار ئیسماعیل بەهۆی ئاستە بەرزەکەی و جوانی لە شولارێەوە لە ساڵی 1997ەوە بانگێشتی ڕیزی هەڵبژاردەی عێراق کراوە. لە ئێستادا ئەگەر چاو بە دەستکەوت و بڕوانامەکانی سەرداردا بخشێنینەوە، لە دوای دەستکردن بە یاریکردن هیچ ساڵێک نییە لەسەر ئاستی ئاسیا و جیهان ناسناوێکی بەدەست نێنابێت. لە ئێستادا یاری لە جوانی بە شێوەیەکی فراوان گەشەی کردووە و پاڵەوانی جیهانیش دەڵێت بە بەراورد بە شارەکانی تری کوردستان لە شاری هەولێر گرنگیەکی زیاتر بە یاری لە جوانی دەدرێت. دەربارەی بەیاغدان بە یاریزانەکان دەتوانم بڵێم لە هەموو شارەکان وەکویەکە جیاوازی نییە، بەڵام لە هەولێر ئەوەی تێبینی دەکرێت بایاغدان بە هۆڵە وەرزشیەکان زیاترە، خەڵک زیاتر حەز بەم وەرشە دەکا، لەوانەیە لە شارەکانی تر تا ڕادەیەکی کەمتر بایاغ بەم وەرشە بدرێ. وەکو ئاگادارن هەولێر لەبەرەوەی پایتەختە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا، ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە هەوڵ دراوە هۆڵی پێشکەوت و بەرچاودا بنرێ. سەردار ئیسماعیل جگە لەوەی خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتیە لە کاری ڕایەنەرایەتی یاری لە جوانیدا، دەرچووی کۆلێژی ئادابە و لە ساڵی 2009دا کۆلێژی یاسایی تەواو کردووە و خاوەنی بڕوانامەی یاساشە. بەڵێبەرزان هیوای سەرکەوتن بۆ سەردار ئیسماعیل خوازی وەکو یاریزانێکی لە جوانی کە لەو راپۆرتەیە گەشتێکمەکە بە نێو ژیانی ئەو یاریزانەدەوە سوپاس بۆ میوانانەی کە لە بەرنامەی ئەم جارەی ئینسپۆرت لەگەڵمان بەشدا بوو کە قسەمان کرد لەسەر ئەو گۆڕانکارێنی کە بەنیازە بکرێت لە هەم یەکێتی وەرشەکانی کوردستان و بە تایبەتی یەکەی تۆپی کوردستان. هیچمان نەماوە جگە لە ڕێز و خۆشەویستی هاوکارانم لە کۆنتڕۆڵ بۆیەوە ڕێزی ئامادەکار و پێشەشکاری بەرنامەی ئینسپۆرت سامان عارف بۆیەوە تا هەفتەی داهاتوو بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێ پێتان دەگەینەوە تا و کاتە خواتان لەگەڵ.